ڕۆژێکی ئاسایی نییە لەبەرەوەی یادی ساڵوەگەری چوارەمین ساڵیادی ڕێفراندۆمی سەربەخۆیی کوردستانە بۆ ئەم یادە پرشنگدارەتان لێ پیرۆز بێ یادێک کە لە مێژووی ڕزگاری خوازی کوردستانە بە شکۆ و بە شانازیەوە یادی دەکەینەوە و ئێوەش یەکێک بوون لەوانەی کە سەرسەختانە بە بەڵێ دەنگتان بە سەربەخۆیی کوردستاندا هەمومان بەیەک ئیرادە بۆ ویستی سەربەستی گەلێک و ڕەتکردنەوەی ژێردەستەیی و ئەو مێژووە بە شانازی لە مێژووی ژیانی هەر تاکێکمانە ئەمێنێتەوە بۆیە پیرۆزبایی لە خۆمانەکەین پیرۆزبایی لە ڕابەرمان سەرک بارزانانی دەکەین کە ئەندازیار و نەخشەدا ڕێژەری ئەو پرۆسە گرنگە مێژوویە بوو دووبارە پیرۆزەوە بەخێربێن بەڕێزان دەستپێکیش لە حزوری ڕۆحی سەربەرزی شەیدان هەمومان پێکەوە ساتێکەوە سیم فەرمووی هەواڵانی زێدە عەزیزم تێکۆشەرانی ڕێبازی پڕشکۆی بارزانی نەمر بە ناوی برای بەڕێز و گەورەمان جەنابی کاک سەعید بەرپرسی لق و هەواڵانم لە دەستەی کارگێڕی لقی چوار بە خێرهاتنێکی گەرمتانەکەین بۆ ماڵە گەورەکەی پارتیەکانی سلەیمانی بۆ لقی چوار ڕۆژی مێژوویی ساڵوەگەڕی ڕێفراندۆمی گەلی کوردستان لە یەک بە یەکی ئێوەی تێکۆشەر هەواڵان و تێکۆشەرانی سنووری لیژنەی ناوچەی چواری سلەیمانی پیرۆز بێت وەکو بەڕێستان ئاگادارن بە پێی ڕێنماییەکانی جەنابی سەرۆک بارزانی و سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئێمە وەکو لقەکان وەکو ناوچەکانی پارتی دیموکراتی کوردستان سەرجەم ئۆرگانەکان بە بڕوابوون بە ئیرادە و شکۆ و مێژوو خەباتی پارتی دیموکراتی کوردستان بە پشتبەستن بە ئەندام و لایەنگرانی وەکو بەڕێستان بەو دەنگدەرانەی کە هەموو کاتێک لە هەموو پرۆسەیەکە لەسەر سندوقی دەنگدان سەروەریەک ئەخوڵقێنن ئێمە بەهێمنی لە بارەگاکانی خۆمانە بانگەشاکەین بۆیە خۆشحاڵین ئەمڕۆ لە خزمەت ئێوەی ئازیز داین بەخێر بێن سەر و سەرچاوان دەستخۆش بۆ کاک کامەران ئێستاش زۆر بەڕێز کاک سەعید سەلیم بەرپرسی لقی چوار فەرموون بۆ پێشکەشکردنی وتارەکان دووجار پارتیەکانی سلەیمانی خوشکان برایان ئەمڕۆ لقی چوار شەرەفمەند و بەختەوەرە لە حزوری بەشێک لە ڕێخستنەکانی سنووری لیژنەی ناوچەی چواری سەربەرزە بە ناوی لقی چوار بە خێراتنێکی گەرمتان دەکەین بەخێر بێن سەرسەر و سەرچاومان ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە ڕۆژێکی پیرۆزە لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی و نەتەوەییمان ئەمڕۆ یادی 4 ساڵەی سەرکەوتنە مەزنەکەی ڕێفراندۆمە یادی ئەو ڕۆژە مەزنەیە کە هەموو ئەوانەی بڕوایان بە خاکی پیرۆزی کوردستان و بڕوایان بە دۆزەڕەواکەی هەیە هەموو ئەوانە بەیەکەوە بە یەکدەنگ تیان بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان ڕێفراندۆم یەکێکە لەو شانازیانەی کە بە دڵنیاییەوە بۆ هەموو ئەوانەی بۆیە دووبارەی دەکەمەوە بۆ هەموو ئەوانەی بڕوایان بە پرسی نیشتیمان و نەتەوە هەیە لە یادەوەریان هەمیشە و هەمیشە بەلاپەڕەیەکی ئاڵتوونی نووسراو دەمێنێتەوە هەواڵانی بەڕێز ئێمە لە عێراقی پێش 2003 ناگەڕێمەوە بۆ مێژووی زۆر دوور لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقی نیزامەیەک لە دوایەکەکان بە سیستمی پاشایەتی و بە سیستمی کۆماری بە چەندین جۆر لە حکومڕانی بە چەندین کەسایەتی جیاواز و بە نیزامێکی دیکتاتۆری
بە زەبر و زەنگ و تۆقاندن، بە تەرحیل و تەبعیز، بە وێرانکردن، بە خاپوورکردن، بە کیمیابارانکردن تا لوتکەی تاوانەکان و جینۆسایدکردن لەگەڵمان هاتن. بەڵام ئێمە وەکو نەتەوەیەک بەڕابەرایەتی بارزانی نەمر لە ڕابردوو، دواتریش بەڕابەرایەتی سەرۆک بارزانی و پشت ئەستور بە خۆڕاگری خەڵکی کوردستان بە پێشمەرگە قارەمانەکان بە بنەماڵەی سەربەرزی شەهیدان توانیمان وەکو شاخێکی پتە و بمێنینەوە، بچەقین، داکۆکی لە خۆمان، لە مافمان، لە بوونمان، لە بەردەوامیمان لەمانەوەمان بکەین. ئەو دوژمنە بەهێزە زەبەلاحە بە بودجەی عێراق و بە تازەترین چەک و ئەسلیحە نەیتوانی بەرامبەر ئیرادە و ورە و وزەی پۆڵایینی پێشمەرگە و شۆڕژێڕانی خەڵکی کوردستان بوەستێتەوە. بۆیە ئێمە لە شۆڕش بەردەوام بووین تا ڕاپەڕینی پیرۆزی ساڵی 1990. بە دڵنیاییەوە غایەی ئەساسی شۆڕش بە دڵنیاییەوە سەربەخۆی کوردستان بووە. بە پێی قۆناغە جیاوازیەکانی سیاسەتکردن و تەعامولکردن لەگەڵ دۆخە جیاوازەکان، داواکاری سەرکردایەتی شۆڕشیش بە پێی ئەو قۆناغانە گونجێنراوە. بەڵام لە دوای ڕاپەڕینەوە ئێمە بڕوامان بە فیدرالیەت و دواتر بڕوامان بەوە بوو کە ئێمە دەبێ خۆمان وەکو هەموو میلەتانی جیهان سەربەخۆبی. چونکە ئێمە عێراقی تازەشمان تاقی کردەوە. عێراقی ڕابردوو ئەو عێراقە بوو کە عەرزمان کردن. عێراقی نوێش لە دوای 2003 و بە دڵنیایی بە تەحدید دوای 2005 و ڕاپرسی دەستوری و بوونی دەستورێکی هەمیشەیی بۆ عێراق، ڕۆژ بە ڕۆژ مافەکانی ئێمە، ماف و شایستە داراییەکانمان، مافە نیشتیمانی و نەتەوەییەکانمان زیاتر پێشێلکرا. ئەو قۆناغی بە عەرەبکردنەی کە ئێستا هەیە لە سەردەمی پێشوش هەر ئەوە هەبوو. بۆیە ئێمە گەیشتینە ئەو بڕوایی کە پێویستە ئێمە ڕای میلەتی خۆمان وەربگرین بۆ ئەوەی بزانین هاو نیشتیمانیانی ئێمە بەردەوامبوون و مانەوە لەگەڵ ئەو عێراقە بە بژاردەیەکی باش دەزانن یاخود بە پێچەوانەوە. بۆیە جەنابی سەرۆک بارزانی بوو بە پێشەنگ و سەرمەشقی ئەو پرۆژە نەتەوەی و نیشتیمانیە پیرۆزە. ئەو کات 4 ساڵ لەمەوبەر هەڤاڵانی بەرز دوژمنانی دەرەکی و نەیارانی ناوخۆ زۆر گرەویان لەسەر ئەوە کرد کە ڕۆژی ڕێفراندۆم ببێتە ڕۆژی شکستی نیشتیمان پەروەران. بەڵام ئیرادەی پۆڵایینی خەڵکی تێکۆشەری کوردستان و بڕوابوونیان بە دۆزی نەتەوە و نیشتیمانەکەیان ئەم هەوڵانیان پوچەڵ کردەوە و بە پێچەوانەیان کردەوە. بۆیە لە ڕۆژی 25/9/2017 لە 192 زیاتری خەڵکی کوردستان تیان بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان. سەربەرزێک بوو خرایە سەر سەربەرزیەکانی تری لاپەڕە و مێژوە پڕ لە شانازیەکانی پارتی دیموکراتی کوردستان و ڕابەرەکەمان سەرۆک مەسعود بارزانی. ئەو شانازیە هەر بە شانازی لای ئێمە دەمێنێتەوە و بە دڵنیاییەوە ئەوە خەباتێکی ڕەوای ئێمەیە و بەردەوام دەبین لەسەری. بەڵام بە پێی قۆناغ و هەل و مەرجی سیاسی و گونجان بۆ هێنانەدی ئەو خواستە نەتەوەی و نیشتیمانیەمان. هەڤاڵانی بەڕێز، 4مین ساڵیادی ڕۆژە مەزنەکەی کوردستان ڕێفراندۆم هاوکاتە لەگەڵ پرۆسەیەکی تری گرنگ کە ئەویش پەیوەستە بە ژیان و بە گوزەران و بە ئایندەی ئێمەوە، کە ئەویش مەسەلەی هەڵبژاردنە. بە دڵنیاییەوە هەڵبژارنی ئەم جارە جیاوازتر لە هەڵبژارنەکانی پێشوو. ئێمە زۆر گرنگە لە قۆناغی ئێستا پێگەمان لە بەغدا، پێگەی کورد لە بەغدا بەهێزتر بێ، بۆ ئەوەی بەو هێزەمان هێزی زیاترمان هەبێ تاکو بتوانین داکۆکی لە مافە خوراوەکانمان بکەین. لە ڕاستی مێژوو سەلماندوویەتی هەر کاتێک پارتی دیموکراتی کوردستان بەهێز بوو بێ
کورد و خەڵکی کوردستانیش لە لووتکەی هێز بوون و هەر کاتێک پێچەوانەکەی بوو بێ بە دڵنیاییەوە ئەنجامەکەشی پێچەوانە بووە. بۆیە ئێمە حەزەکەین هەموو لایەنە سیاسیەکان، هەموو خەڵکی کوردستان بەیەکەوە لە پێناو پیرۆزی خاکەکەمان، لە پێناو شکۆی هاونیشتیمانیەکانمان هەمومان بەیەکەوە یەکدەنگ و یەک هەڵوێز بین، بتوانین پێگەی کورد لە بەغا بەهێزتر بکەین. بەڵام ئەگەر ئەوەمان پێ نەکرا، تکایە بۆ ئەوەی جارێکی تر پێگەی کورد بەهێز بێ، هەمومان هەوڵ دەین پارتی دیموکراتی کوردستان زۆرترین دەنگ بێنێ بۆ ئەوی بتوانین زۆرترین نوێنەرمان هەبێت و لەوێەوە داکۆشی لە مافە نیشتیمانی و نەتەوەیەکانمان بکەین. هەڤاڵانی بەڕێز، چۆن وەکو باسم کرد لە سەدەی ڕابردوو زەبروزەنگ و تۆقاندن، تەرحیل و تەبعیز، کیمیاباران و جینۆساید نەیتوانی ورەی پۆڵایینی شۆڕژێڕانی ئەو کات لە ناو ببا، بەڵکو بە پێچەوانەوە ورەی پۆڵایینی شۆڕژێڕان و عەقیدە و فکر و ئیمانی پێشمەرگە و خەباتجێڕانی کورد و کوردستان ئەوان چۆکیان بە دوژمندا و دوژمن ناچار بوو کە تەسلیمی هێزی بەهێزی پێشمەرگە و خەڵکی کوردستان بێ. چۆن لە ڕابردوو بەو شێوەیە توانیمان سەرکەوتوو بین، چۆن لە ڕابردوو گرەوی دوژمنان و نایرانی ناوخۆمان پوچەڵ کردەوە لەسەر شکست پێهێنانی ڕێفراندۆم، ئەمڕۆژ هەمان سیناریۆ لەلایەن دوژمنان و نایرانمان دووبارە بۆتەوە. گرەویان لەسەر لاوازکردنی پارتی دیموکراتی کوردستانە. خۆتان دەزانن لە ڕێکلامەکانیان هیچیان لە هەکبە نییە، ئەوەی لە هەکبەیانە تەنها و تەنها شانازی بەوە دەکەن کە بڵێن ئێمە دژایەتی پارتی دیموکراتی کوردستان دەکەین. ئێمە دڵنیاین پشت ئەستور بە ئێوەی بەڕێز بە مێژووی پڕ لە خەبات و خوێن و خۆڕاگریمان بە استراتیژی نەتەوەیمان دڵنیاین لەوەی ئەم جارەش وەکو ڕیفراندۆم و وەکو سەدەی ڕابردوو خەونی دوژمنان دەبێ پوچەڵ بکەینەوە و ئەبێ ئینشاءڵڵا چۆن لە ڕیفراندۆم 25/9 بوو بە ڕۆژێکی پڕ لە شکۆ و شانازی بۆ هەموو ئەو کوردستانیانەی بڕوایان بە دۆزی ڕەوای کورد و خەڵکی کوردستان هەیە، دەبێت ڕۆژی 10 دەشت بکەین بە کەرنەڤاڵی سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان کە سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان بە دڵنیاییەوە سەرکەوتنی هەموو ئەو مرۆڤە بەرز و پیرۆزانەیە کە بڕوایان بە خەباتی نیشتیمان و نەتەوە هەیە. بەو هیوایی ڕۆژی 10 ڕۆژی سەرکەوتن بێ، ڕۆژی بەڵێ بێ بۆ پارتی دیموکراتی کوردستان، وەکو چۆن لە ڕیفراندۆم هەمومان بەیەکەوە وتمان بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان. بە ئومێدی سەرکەوتن ئێوەش شاد و بەختەوە. لە ساڵیادی ڕیفراندۆمە من وەکو ئافرەتێک دەنگ بە کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان دێم. لە کاتی ڕێفراندۆمیشدا سەوتم بە بەڵێدا شانازیەکەم بە پارتی بوونیش. لە ساڵیاتی ڕێفراندۆمی کوردستاندا پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی خەڵکی سلێمانی و هەموو گەنجان. لەم زۆر خۆشحاڵم کە لەو ڕۆژەدا دەنگمانیا بە بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان. ئەم ڕۆژەم ساڵیادەدا داوا لە هەموو خەڵکی کوردستان ئەەکەم دەنگ بدەن بە کادیرەکانی پارتی دیموکراتی کوردستان، چونکە هەر تاکە حیزبەیە ئەتوانێ لە شاری بەغا بتوانین داوای مافەکانی خۆمانیان لێ بکەین و بۆیە پشکی شێریشی بەرکەوتووە. ئێمە وەکو یەکەم جار کە دەنگە دەم بە شمولی دەنگدان دەکەم دەنگە ئێمە پارتی دیموکراتی کوردستان، چونکە حیزبێکی نەتەوەییە و بەرگری لە مافەکانمان. شباب وزيان يرددون على قيدا شرشي سكتي عينون والله شباب وزيان يرددون على قيدا شرشي سكتي عينون قبان خرش ومزغونا ونشان جينا مويقف خبات ميدا قصان أمري غزال بينا كيف
وەکو ئافرەتێکی کورد بەڵێن تازاکەمەوە دەنگم بۆ پارتی دیموکراتی کوردستانە هەمیشە و هەموو کاتێکیش هەموو کات دەنگم بۆ بەڵێەوە بۆ ڕیفراندۆم بۆ سەربەخۆی کوردستانە بڕوان بە پارتی بوون هەیە شانازی بە پارتیەوەکەم چونکە ئەمە لە حیزبێکم بڕوای بە یەکبوون و ئاشبینەوە پێکەوە ژیانە بۆ لە کوردستانە هەمیشە هەوڵی داوە بۆ مافەکانی کوردستان و بۆ کوردستان هەوڵی داوە شەهیدێکی زۆری یاوە خەباتێکی زۆری کردووە هەمیشە بەڵێن تازە ئەەکەینەوەکو سەرۆکمانتێکی خۆ ناچەمێنین ئێمە خۆ ناچەمێنین و هەمیشە دەنگمن بۆ کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستانە ئەمڕۆ بەبوونی یادی 4 ساڵی بیرەوەری ئەنجامدانی ڕفراندۆمی سەربەخۆی کوردستان و ڕۆژە پرشنگدارە پیرۆز بێ لە هەموو کوردێکی نیشتمان پەروە ڕفراندۆم و ڕووداوێکی گرنگی مێژووی لە مێژووی ڕزگاری خوازیگەلی کوردستانە بەگەشتی دەمێنێتەوە لەبەرەوەی دوای زیاتر لە 100 ساڵ لە جەو ڕوستەم لە میلەتێک بۆ یەکەم جاردەنگی هەڵبڕی هەمووان تێکڕابەیەک ئیرادا دەنجیان بۆ بەڵێدا ویستی سەربەخۆخوازی و ڕەتکردنەوەی ژێردەستەیی وەکو ئیرادەی تاچی کورد بە فەرمی وەکو هەر گەلێکی تر ممارەسەی مافی چێڕەوای خۆی کرد و بە جیهانی وت کە منیش وەکو هەموو گەلێکی تری جیهان مافی خۆمە بڕیار لە چارەنووسی خۆم بدەم بۆیەم ڕۆژە لە مێژووی پرشنگداری کووردا زۆر گرنگ و پرشانازیەوە ئێمە شانازی بۆ بەشەی مێژوومانەکەین کە هەمومان تێی بەشدار بووین و تێیدا بەڵێمان کردە ناو سندوقەکانی دەنگدانەوە بەشدارم لە بۆنە جوانەدا لە بەرۆی ساڵیادی ڕفراندۆمە چەند ساڵێک لەمەوبەر هەموو کورد پێکەوە بە یەکدان هەموو لایەنەکان پێکەوە بە یەکدانگ چونە سەر سندوقەکانی دەنگدان و هەموو پێکەوە دەنگیان بۆ سەربەخۆی کوردستاندا بۆیە ئەو ڕۆژە بە پیرۆز دەزانمەوە و پێویستە هەموو گەلی کورد شانازی پێوە بکات. خۆم بە خۆشحاڵەزانم کە لەم یادە پیرۆزەیە کە دوای 4 ساڵ تێپەڕ بوو بەسەر یادە پیرۆزەکە یادی ڕفراندۆم کە لە 25 نۆکرا و هەموو کورد دەنگی بە بەڵێ سەربەخۆییدا لەمەیە بۆمان دەرەکەوێت کە هەموو لایەن و حیزبەکان بەبێ جیاوازی بەڵێەکەن بۆ سەربەخۆیی کوردستان و لە هەر کات و لە هەر ساتێکی ترا بێ ئێمە بەڵێ بەدەستێنین نەک لەم ساتەیە لە چەندەها ساڵی تریشا دووبارە بێتەوە پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم بە بۆنی ئەم یادە پیرۆزە. لەم ڕۆژە پیرۆزەدا پیرۆزبایی لە سەرجەم کوردستانیان و سەرجەم ئافرەتان و سەرجەم ئافرەتان دەکەم کە دەنگیان بە ڕیفراندۆمدا بۆ سەربەخۆی کوردستان و لەم ڕۆژەدا دەنگمان بۆ پارتی دیموکراتی کوردستان دووپا دەکەین و هیوای سەرکەوتن بۆ گشت کاندیدانمان دەخوازێ. لەم ڕۆژە پیرۆزەدا پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم بە بۆنەی ڕفراندۆمەوە کە 25 نوێیە ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە ڕۆژێکی نەتەوایەتیە لەبەرەوەی گەلی کورد لەم ڕۆژەدا هەمووی بە بەڵێ دەنگیدا بۆ ئەوەی کە سەربەخۆیی بۆ گەلی کورد بەدەست بهێنن بێگومان ئیشەڵڵا لە ئایندەشا بەدەستی ئێهێنین خۆی هەر باسکردنی ڕفراندۆم و دەنگدان بە ڕفراندۆم هەنگاوێکی گەورە بوو بۆ ئەوەی کە سەربەخۆی بەدەست بێنین ئیشەڵڵا لە ئایندەشا جارێکتر هەوڵی ئەوە ئەدەینەوانێ کە ڕفراندۆم بە تەواوەتی بۆ گەلی کورد دەستەبەر بکرێت پیرۆزبایی بە تەواوەتی لەسەر جەمگەلی کورد و پارتی دیموکراتی کوردستانەکەم. وليدشي بيداء زرق